مامۆستا کامیل لە کیمیابارانی هەڵەبجەدا 8 کەس لە ئەندامانی خێزانەکەی شەهید دەبێت و خۆشی بە برینداری ڕزگاری دەبێت. خۆی دەڵێت ماندوو بووم. بۆ 28 ساڵ دەڕوات ڕۆژێکی بێنەخۆشیم نەبووە. 3 مانگ دەبێت نەخۆشیەکەی زۆری بۆ هێناوە و ناتوانێت وەک جاران نازی منداڵەکەی هەڵبگرێت. لە جێگەی ئەو پەیوەست بووە بە ئامێری پێدانی ئۆکسجین کە خێرخوازێک پێی بەخشیوە. بەم دوایانە بارودۆخ تەندروستی مێجگار خراپ بووە بە پێی راپۆرتی پزیشکەکان کەمتر لە سەدا 18 سیەکانم نۆرماڵە ئەویکەی لە کار کەوتون و پێویستم بە تەنانەت بە زەرعی سیەکان هەیە و ئێستاوە چەند مانگێکە بێ بەبێ ئۆکسجین ناتوانم بجوڵێم، ناتوانم دەمەتر بەبێ ئامێری پێدانی ئۆکسجین ڕێ بکەم. دەبوو 3 مانگ جارێک بڕوات بۆ تاران بۆ وەرگرتنی چارەسەر. هەرچەندە 5 ساڵ دەبێت بە پێی راپۆرتی پزیشکەکەی چارەسەری لە ئێران نەماوە، بەڵام 2 ساڵیشە بەهۆی قەیرانی داراییەوە ئەو گەشتی چارەسەرشی لێبڕاوە. مامۆستا کامیل خێزاندارە و خاوەنی 4 منداڵە. چیتە تاران دادی من نادا، پێویستم بە ناوەندی پزیشکی پێشکەوتووتر هەیە وەک لەم مەسەلەن لەم راپۆرتە دکتۆرەکەم ئیشارەی کردەوە بە خەستەخانەی برامتۆن لە لەندەن کە ئەو وتی ئێمە برینارە کیمیاییەکانی خۆمان کە لێرە ئیتر هیچ شتێکی زیاترمان پێ ناکرێ بۆیان نێرین بۆ ئەوێ بۆ چارەسەر. لە باشووری کوردستان 400 برینداریچەی کیمیایی هەیە کە پێویستیان بە چارەسەری بەپەلە هەیە. هەر ساڵە کار لە نەخۆشخانەی چارەسەری بریندارانی چای کیمیایی دادەکرێت، بەڵام تا ئێستا هەر نەکراوەتەوە. گرفتەکەی ئێمە لەوە دەست پێ دەکات کە ئەم پرسی وەزارەتی تەندروستیە سەرەتا ئەم پرسە بە وەزارەتی کاروباری شەهیدان سپێراوە، بۆیە هەر بجە و هەر ئیمکانێتێک سەرف کراوێ نەتوانراوە لە جێی خۆی و سوود بە قوربانیەکان بگەێنێ. لە چاوەڕوانی وەرگرتنی چارەسەردا لە ساڵی 2003 تا ئێستا 82 برینداریچەی کیمیایی شەهید بوون. هەوڵی جددی ئەدرێ بۆ ئەوەی کە بودجە دەست بخرێت و بتوانین ئەوانەی کە ماون و هەمویان ڕێزبەندی کراون و هەرهەمویان ناویان ڕێکوپێکە بۆی ئامادەکاریە بۆ کراوە کە بنێنە وڵاتی دەرەوە، بەڵام بەداخەوە پێموتی نەبوونی بودجەیە. سەبارەت بە دۆسیەی بریندارانچەی کیمیایی بۆ نادرێت بە تەندروستی ئێمە لەو دۆسیا ماندوو بووین، ناکرێمە لە فێمە پێ ماندوو بین ڕاستە خۆیسا ڕادستی شوێنێکی بکەینەوە. بەرپرسانی تەندروستی چەند ساڵێکە بەڵێنی تەواوبوونی نەخۆشخانەی چارەسەری بریندارانی چای کیمیایی دەدەن و هەر تەواو ناکرێت. ئێستاش دەڵێن ناتوانین کاتێکی دیکە دیاری بکەین بۆ کردنەوەی. نەخۆشخانەکەی چارەسەری بریندارانی چای کیمیاییان بۆ تەواو نەکراوە و 2 ساڵیشە بەهۆی خەیرانی داراییەوە نەنێراونەتە دەروی وڵات بۆ وەرگرتنی چارەسەر. ئێستا ئەمان پەنایان بۆم ئامێرانە بردووە و بۆتە هاوڵیان. ڕەبینیار ئەحمەد ڕوودا و هەڵەبجەی شەهید.